کورە سعدی یەکشتی زۆر خۆش وەڵای دەم ڕۆژانە ڕۆیشتم بۆ شارێک باشە هەرگەیمە ناو شارەکە وتم ئاچیو کۆترێوتی شەق شەقەڵ فڕی تۆزێ لە وڵاتن وەڵای پێم نابەکەەوە شێرەکەوتی چەند بێتامی کۆمیدی کۆمیدی باشە چاکەت بخۆ چاکەت بخۆ ڕەشید ئەو کێکە بخۆ بە قوربانت بەم ڕەشید هەر شاری تووە ئەوە زانی چی حازری کردی بەس بخۆ ڕاشید دوورەتیە زۆر بەتامە سعدی دەزانی ئەوە چێ دروستی کردیە لیمۆ کابانی ماڵ هەدی سعدی بۆ خاتری خوات دوێنێ لەگەڵ خۆمانەوە کڕی کورەوە هەو نییە بابەوە هەو نییە ئەوە لە بازاری هەیە ئەوە لە بازاری هەیە خۆم دروستم کردووە نەزانێ وەڵام ئەدی بڕوام کرد سعدی تکا لە تۆ لیمۆخانەکەم دوکانێکی شیرینی بۆ دانێ سوێن بەخوا ئەو نەخۆشەوە بڕواخانەوەکە کڕ نامساڵ نا بابا ئەمە قەنەعاتمان پێ هەیە لەوە ژیانی خۆمە الله وەرە سێرە مەکە سیرکە ڕەشید ئەوە چییە؟ زۆر لە منەسی ئەوە چییە؟ خۆ دەربژاردیە کورە بۆ خاتی خواڵ بژاردنی چی؟ ئەمە چیە مەکێ نردوێتی؟ ئەوڵ ئەمیرە تەمەشاکە نەفسی برۆ نەفسی پرش بزانێ ئێرۆکانشی نەفسی کەچەر نەفسی قەوس کەچەڕێ کوچی هەر بزەم بخۆیتی وەڵای خۆ ناوچان لای بنی بتڵەوە بۆ هاتووە بابا هەوە ئەمە چێ ناتێتی تۆ وازمێنت خوا حەزێت نەبێت پەیجە پەیج بڵاوی کردو دنووسێتی کاندیدی سەربەخۆ بەس ناوەکەی ئەنتیمزرا زاڵە ئەستێڵی بابا و ناوی نییە ناوی ڕەشیدەکە هەدی ناوی ڕەشید عەزیزەکەم ئەو نییە ئەو نییە خەسوو جان ئێوە کاکە عینەن چاو کاکە زۆر عینەن قژ کەس بەیەکتری دەچن ئەو انتخابات هاتەوە انتخاباتەکانی کە هەر هەمی مهمە دیموکراسیە کاکە هەر کەس دەبی بە ئازادی ئەو کەسێک کە خۆشی دی و دەزانی خزمەتی دەکا و لەگە ئایدۆلۆژیای دەگوزێ و دەنجی بداتێ بەڵام ڕیجان کۆتایی پێبێنن ئەم بابەتە لۆ کۆتایی پێبینی کاکە ئەوانش گەنجی داهاتوونە پێویستە دەنگ بدەن دەربارەی دەنگدان مەسەلەن ئەو کاندید و شتانە ئەوە چۆنە؟ دوو پراڕۆ ئەتو هەندی نێرە کەرەکی هەتا هەزە دەنگ نەدایە وەڵا روتیانە ماوتە جارە ئەوڵا ئەمیرە فێرت نەکردینە دەنگ بدەن ئەو سا دەبێت و دەنگ بدەی نا سعدی ئەوە ئێستاکە من وەلی ئەمرتم ئەوە محێدینی ڕەحمەتی نەما و لەگە ئەبڵە ئەمیرە فێریان کە بابە دەنگ بدەن بۆ خۆمە چم دەنگی خۆمە ئێمە گەشتونەتە سن ڕۆژ دەیت خوانە بێ ئەقلان پێ وەرە لە مێژەوانە گەورە بووینە بابی من بەڕاستی تایستە دەنگی ناوە وەڵڵا خۆ بەپێی سەر و ڕیشی بۆ باە سنووقێکی پڕکردایە لە دەنگدان هەدی کاچی من هۆکاری ئەوی کە من دەنگ نادەم کاندیدێکم نەبینیوە وەکو خۆم بێ هەمان ئایدیا و ئایدۆلۆژیای منی هەبێ کەی کاندیدێکم بینی وەکو خۆم وەکو بێژەن مەحێدین ئامانج پرۆژە خزمەت گوزارەکانی وەکو من بوو وەڵای بە کورە بڕۆ بێعەقڵ کورە کاندید وەکو تۆبی شەرمی نییە هەر بەلایشی داناڕۆم کورە بە شەرەفمە تو خۆت هەر بژێرینی یەکە دەنجیش ناینی باوەڕ بکەنێ داچ دەنگ ناداتێ چونکە بەڕاستی ئەزیەتی دەدەی وازی لێبێن تۆش توانی خۆڵ بژێری تۆش توانی خۆیڵ بشێرە کورەوە ئینتیخابات تەوا بوو ئەوە کۆمیسیۆنی باڵایەوە دەبی ناوی خۆت لەوێ بنووسی و دوایە دەبی شروطت تێدا بیاتیم ئەتو یەک شروطی ئینسانی تێدا نییە یەک شروطی شخصیەتە تێدا نییە کوڕم لەگەمە دانیشتی بەڵام شتمانی وەرناگری سعدی با لە ماڵەکەی خۆمانە بۆ مای 24 ساعت شتی وا چۆن نەبی باوە ئەبێتەکەینەوە بۆ تاقیکردنەوە بزانین بابا ڕئیسی ئەو ماڵەی خۆمم ئەو ماڵە بە پیاوان بەڕێوە دەچی نەک بە مناڵ و تار سعدی جان یەک دقە یارمەتیم بن من لەگەڵ قسەی لیمۆخانەم بۆ مای بچوار کاژمێر با لە ماڵای مشت انتخاباتی بکەین سەرۆکی ئەڵە بژێرین کێڵێ تۆ باشتر نابێ کێڵێ و نەخران نابێت تۆ ناخێن و شوێنی خۆی یعنی ئەتو ئەوەندە سیقەت بە خۆتەیە تەواو لەو ماوەی 24 سعەتی ئاماتەم ئەو انتخاباتە بکرێ بزانین
کێشانی ئەوەیە ببێتە سەرۆکی ئەو ماڵە یاڵا دەست پێەکەین پەرلەمانە پەرلەمان ڕاوەستە ڕاوەستە ڕاستە نەشێنی ها نا. لیمۆ لیمە عرز دەکەی پەرلەمانە پەرلەمان پەرلەمانی کوردستان هەر هەموو بچن دەنگدەن بسێنن مافی کوردان هەر هەموو بچن دەنگدەن بسێنن مافی کوردان وەی پەرلەمان و پەرلەمان پەرلەمانی کوردستان علی گیان باشی قوربانە بووم سپاس وەڵایی دیزاینێکت بۆ نێرم 20,000 فلێکسم ئەوێ ها باوکڕ کورە درۆی چیەکە ئێمە دوو کەسین لەگەڵ 1500 قەڵەم و 2000 دەفتەر قاتاسیەیە باشە هەڵبژ ئەوڵە ئارەوەڵا خۆم هەڵبژاردووە توخوا ئەڵێ بە عشرەتەوە دەنگت پێدی ئەخە بەس ئەوەینە دەنگدانی ماڵەوەمانە دەنگدانی ماڵەوەمان بۆ ساڵێتر ئیشەڵڵا ئیشاڵڵا باشە بە قوربان باشە باشە دڵەکەم خوا حافیز بۆسە بۆسە والله ڕەشی نەنایڵم بەخوا قسەکەی باشە ماڵبژاردن بەسەری ساڵ تێگەی وەڵێ ساڵێت 4 ساڵ جاری هاتو نیە تو نازانی عیدی کاندید جان